خۆشەویستە کانم حەدیثێکی پێغەمبەری خواتان صلی الله عليه وسلم عرض دەکەم هیوادارم هەمووتان سوودی لەوە وەربگرن تەماشاکن. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم طبعا حدیثەکە ئیمامی مسلم ئەیگەڕێتەوە لە ئەبو هورەیرەوە ئەفەرمێ من نفس عن مسلم كربة من كرب الدنيا نفس الله عنه كربة من كرب يوم القيامة. هەر کەسێ بارێک لەسەر برایەکی مسلمانی لابات، هەر کەسێ بارێک لەسەر برایەکی مسلمانی لابات، خوای تعالی بارێک لەسەری لابا لە بارەک قورسەکانی ڕۆژی قیامەت. و هەر کەسێ ومن يسر على معسر يسر الله عليه في الدنيا والآخرة. هەر کەسێ ئاسانکاری بکە بۆ کەسێک کە ژیانی لەسەر قورس بوو بێت، کە باری قورس بوو بێت، کەوتو بێتە ژێر قەرزەوە، کەوتو بێتە ژێر وەزعێکی ناڕەحەتەوە و تۆش هەتە و ئەتوانی یارمەتی بدەی. هەر کەسێ باری لەسەر سووک بکە، خوای تعالی باری لەسەر سووکەکە لە دنیاشا و لە ڕۆژی قیامەتشا. ومن ستر مسلما ستره الله في الدنيا والآخرة. هەر کەسێ ستری عیب و نقصانی برایەکی مسلمانی بکە، خوای تعالی لە دنیا و لە ئاخرەتا ستریەکە. هەر کەسێ ستری بکە یعنی عیبێکی برای مسلمانی داپۆشێ، خوای تعالی عیبەکانی دائپۆشێ لە دنیا و لە ئاخرەتا. والله في عون العبد ما كان العبد في عون أخيه. خوای تعالی بەردەوام لە یارمەتیدانی مسلمانایە تا ئەو مسلمانە لە یارمەتیدان و لە هاوکاریکردنی برای مسلمانیا بێ. سێکن بەڕێزان تەماشا ئەم حەدیثەکەن، ئەم حەدیثە چۆن فێرمانەکە کە ئێمە دەستباری یەک بین، کە ئێمە هاوکاری یەک بین، کە ئێمە بارە قورسەکانی سەرشانی یەکتری هەڵگرین لە هەموو ناڕەحەتی و تەنگانەکانە هەوڵ بدەین ستری یەک بکەین، عیب و نوقسانیەکانی یەک داپۆشین. سەیری حاڵی مسلمانان کە ئێستا ببینە، بزان مسلمانان ئاوانە